ها كرم ها محمد سبب قصدي جاتنا لو زانم كرم شو اللي ذاكم دي؟ ايش هاتم فاتحة شي بخينهم Yo bajarlar. Ide. Yang mau tidak kerja.
Abuzan yakın kuşları ve buzan çeş kuşluyordu. Babacan kuşlar lekam harız nabi. شنو عجب مفرم Şöyle لا زانم كرم كرم تجاري من دالي ما قوليها مش تهدزاني الله نقص الله لا نعم ودع الشك هذا الطمع عمل النظر فاتن محمد تلتفق بذاتي هذا تظن شريك مع مريكا من نظر يا كان صاحبتي أنا فاتن أوقف مع من نظر هذا مع برادر ما تصنع شيء جلن وجواب ناري بيمني وكيف يا كان صاحب أشياء ما فهمت وجواب ناري ورا بزانم ورا بزانم سلطة بيتو شو راح تنسي؟ وذو قرب لولا بابد ناكل شي كده فيكو بس يوم ما صحيح قرب بخواي الروجل دي بابي شدك كجن كذنات وانا قرب لولا لا بابا هم نزاني كلاك من بشتوى كود زاني كيف نقول عشان آزاد الجوزيان فاطمو آزاد كيف نقول يا كان صالح بشتوى لا قرب لا هذا راسي دليل صالح بقول كشتي مجيدوك سيد كرت كل مرة هرتي أتوب بي كانت زيدك ويأتوم بس محمد زي آفرين مجيد آفرين مجيد هذه محاولة وين كاك صالح عندك الرياض القاعدة داعي داعي زور ساكا قاتلي داشي مجيد بلغ قربان سعيد سنكرا سعيد قربان والسعيدوك وجدت تركني في شنو صوت بخلها تمشان دكان نازل تسيلي كان تركت رجله مع قربان باش السعيد هدي مدري باش
هذا ليش ديري؟ سمك تمرتهم الله من هذا هذا فينا فاتحة. حمد هو تذكر كذا صايحاتهم فاتحة دخلنا. مثل الفاتحة شيخين الفاتحة وافويك يضم ريحة اليوم. أو جماعتي صالحين رجال دو صالح عبر بردي ناصاري سندبي بسم في واجب كم سبكم هاشتم إولادهم بيه والله نماري تاوان بار صالح دادر برياري بربوني دا أبدا هاي إيش تاوانه كي نبوه خوش مالي وارو قسم درزانی کفیلش مضمون داری میشن تا ایما بریم والله تبي لك جواب ظالم آماده زور سر بريقوله برو تمام بار صالح مبین فرمو صالح دادگاه بریاری بردانی توی داوا کفیلک من لتو دوید كفيل قولهم صد كفيل هكي يكودو بروم عشت برو ماموني اگر من صحیح دیره دانه جبو خود من تعریف کنیره کرد یا الحق وچو اچی دیره Lord Chaka. Assalamu alaikum. Bunu şu an derim. Ramazan'ın içi gibi.
زۆر چاکم بینی پاداشتان دەکەم زۆر چاکە یوسفۆک دوا ڕۆژی ژیاندا کاک ڕەحمان بۆ باوکم نەهاتەوە بابت شتاکن ساڵحۆچی سالح باشە ساڵحکەی واز لە ئێمە دەینێ باشە قسەیەکت بۆ کەم کاک ڕەحمان عاجز نابی ئەمە نا دەبرێ بزانم دەی کێ بەهاری کوشت نازانم یوسف گەورەمان گوتی تا ئێرە بێ وەکو تێم گوتی تی بڵێ نایەم ئەوە ئەمە دەڕۆین بەهزار گۆز لە عەلیمەنانی چیت لێ دەوێ خۆی دەشقەڵام پێ دەکات درۆ دەکات بەهزار پیاوی چاک بە ئەگەر هەبێ هەموو داڵم دەتکوژێ گەورەم یوسف نه یوسف گوتی نایەم چۆن نایەت دەزانم چیت بەسەر دێنم یوسفۆک ڕۆشان باکەی دەستم باش زۆر باشە یوسفۆک مرحبا صالحۆک وی سعید ئەم باشم صالحۆک سەعۆ کووە بەو نیوڕانەی پێیا بووی ساڵحۆک هاتم پێت ڕابگەینم ئەوە پۆلیس دەدو قاتیلی بەهاری دەگەڕێ پۆلیسی چی سعید پۆلیس دەدی سعید ئیشەکەم پێت کردیە ئیش بە من بەڵێبت هەموو یوسفەک بە کوشی چەند کوڕە بلۆدە مامەت ناکوشت دەپێم لە ماوسەهێ بەخۆی ڕۆژە گۆدابی شت دەکوتم کەس ناتێ سای لە چێ در لێرە نەبوو کاک یوسف
زۆر ئەگەندەری خۆت بە مەترسێ چاویان دەکەم يوسفوك سلامة دنير مدوية دلي نايم وقوم هاتو يوسفوك وابدي هات لدوات بنير منيك جواب من لون أنت يا وكانتا وانت ما قال يشبه من هي ولا كنا زانم باش مردني بهاري يشبه من نمايا ئیسا چه علاقەمان لەگەڵ نییە هەر کەس لە ماڵی خۆی وادي هات درم بكيت هاي خيري خێڕی دیارەنی دزی و پیاو پژیش دیارە سعيد سعيد محمد أمانتي توبي سعيد يا أخوة بخير بيت محمد خوش بيا أخوة فعلا رأسيني چیه دڵی مام سەعید ماڵ نییە؟ زەبا لە ماڵەوێ خۆ تۆ بێگانە فاتم ئەی بابەت چێتە شوێ؟ چۆتە ماڵی ساڵە محەممەد نازانم چەند لە باوکم دەوێت ئەو ڕۆژە بەهانێکی پێگرت بە هەر حاڵ ئەوانە ئامۆزای یەکترین محەممەد ئەگەر منت خۆش دەوێت وەرە خواز بینی ئەو هاتوومە خواز بێنیت چی دەڵێ؟ ئەمن شەرت نیم بابم شەرتە بابم باشە فاتم بۆشیان لازم دەستمە لای باوکت بزانم چی دەڵێ قەزیا ترس و مرز نییە بەس ئەمن حەزم لە مەشاکل نییە من لە ژیانمە ئینسانی وەک تۆ باشم نەدیوە تۆ زۆر لە زۆر جێگا فریام کەوتووی محەممەد کوڕم ئەمە بە دوو سەر دەگەینەوە یەک یەکەم بە ڕەحمەتی بابە پیاوەکی چەندی بلێ باش و خۆشەویستی من بوو دووەم چشتیش ئەوە فاتمە پێشکەش کردی و کاک محەممەد مام سەعید وەچی بابی مەیە بەشدەوەندی ئێمەی دەوێت ئەو چی بێ ئەمە لە بۆی دەخین مام سەعید من منداڵ بووم دایکم کوشترا تا ئەساژ نەمزانی چێ کوشتی هەندی پێ نەچوو باوکشمیان کوشت
هموي هو كيد قريته له باب بالرحمة بداك نفرسي بصالحي برايك نفرسي بأموزاي خويك كأمن أموزاي ويمو هذا ما نفسه شيء لم يجبك الكاوش بيه مام سعيد هو روي كونك هاي بابا بانكين مني ضلت تاكي بكيش نادي ضلي ضداري عليما عليما ورد ان شاء الله چاکە بزان چای ساز نەبووە ريما وحاجزي كاكا بازات الصوم بيزات؟ والله كاكا بازات بيزات اوكي عميلك الكلمة دات سعيد ايش منظوره بخود دزاني او ماوي مشغوليات توزن سعيد تقول سعيد بخود دزاني من سكم دايت محمدي ساوە جێبگە ئەمە لەو شتانە نازانم دەبی فاتم لە بۆ باسانێکی ئەخرەوە غەدر ئەمە قسەکەی خۆم دایتە محەممەد ساۆ دەبینم احتیمام بە قسەکانم نادەی ئەوە هەفت ڕۆژی تکەش ماڵم داییە ئەگەر لە بە پەندی یوسفت دەبم قوربان داکاری بکەم ئەوە مام سەعیدە بڵێ مام سەعیدە ئەگەر بەداران هەموو پشتیشم بشتێنی ئەمە ناتانم برم هۆف بەڵام حەز دەکەم خزمەتیەکەمان بەقووەتتر بی کاکا من حەز ناکەم خزمایەتیمان بەقووت لەبەرسی سەعۆ کاکە لەبەرەوەی من دەبناسمەت و چ ساڵمەچی سەعۆ ماوەدام وایلی هات تا هەفتەی کە فاتمی نەگەی باسەدی دەتکوشم تەسەر پێوە من نەمدایی بابا ئەوە هەفتەکەش ڕۆیش جوابی نەدامەوە من دەزانم کو چارەسەری سەعیدی بکەم ماجد مادی نبی خۆش بیاخۆ مەجید ساڵا گوتی لە تەکنەما بێت 2 قسەم پێیتی چی گۆ؟ صالح گوتی لە تەکنەما بێت 2 قسەم پێیتی صالح؟ صالح
بخسي سامحكم بعرف صدقوا؟ صالحوا تمام. قربان ئەوەتە باشە بتامبینە ماما خەمن نەبی ئەمن و محەممەد پشتی دین هەرجۆژمە دێ ئەوانە چنە؟ دیسان چ خێرە کوڕی ساڵحۆچی وەرە پێش بتبینم وەرە پێش ئەتوو ئەو پیاوەی داوای زەمان بکەن خۆت چاوی بابیشت دەدەریم جارشکە بێەوە ئەو ناوێت دەبڕۆ دەکم بەرە پێش چاو نەبینێ بەرە ڕەحمان ماندی لێبێ بەخێر بێ کاکە ئەو ماوەی ڕام لە ئیشکارەکانت نییە وەکو تەنان دڵسۆزنی بۆ ئیشەکە کاکە ئەم تێناکەمە تو قەزت چی ئێستاکەی تێناگەیان تێت بگەین و کاک ڕەحمان بێدەنگ بە ڕەحمان ئەگەر کار وا بڕوە تو وابزانە هەر لە ئێستاوە لە ئیشەکە دەرکراوی کاکە هاشە لە خانوان هاتی خێر بێن بەخێر بێن ماندوو نەبی بابە سەلامەت بی کچم مامە جان چۆنی سەلامەت بی کوڕی خۆم ڕاستە
ئەوە بە جودەتتان بینم بەڕاستی دڵم پێتان دەحاسێتەوە ئەوە وەسیەتی بابی ڕەحمەتیت بوو کە بەجێم گەیاند خۆش مامەژیان مامەژیان سکاردەم نەبوو ناکوڕی خۆم بڕۆن دوای قسەی دەکەین خێت کاکە ئەم زۆتم بڕۆم ڕەحمان ساجێ بە خاتری شارەیەوە ئەو زارەش حەقم کردی ئەوە پێت دەرێم تەماشاکە هەموو ئیشێک بۆ هیچێکە تو دڵسۆز نینەوە ئیشەکەت کاچی خۆم کاکە بە قورئان ئەو زۆر نییە دەبێت ئەو داین لەبۆ بکەم دەبێت خزمەتی بکەم مادام دەبڕێ باشە مەمنون حافیز کاکە با بڕۆین با بڕۆین دەی ڕزگار ئەو جارە جێوە دەچی ئەگەر خۆتان بە پیاو دەزانن وەرە مەیدان بۆ حاجزی فاتم لە من حاجزی من لە تۆ حاجز نیم بەس من لە بەربەختی ڕەشی خۆمەگرم بەڕاستی من زۆر غەمبارم بۆەوەی ساڵح داوای توی کردووە بۆ کوڕەکەی ساڵح خەیاڵی خاوە گەر من لێر بە کوڕەکەی بکەم نازانم ئەو پیاوە بۆیە خێمە بەرنادا ساڵح پیاوێکی زۆردارە بەڕاستی هیچ پێ ناکرێت چۆچی پێ ناکرێت باوکمی بان کردووە داوای منی کردووە مادام باوکم پژیریمان دەکات هیچی هێزێک نییە لێکمان بکەن بۆم دەبێت بڕۆم چونکە باوکم نێزانێ مدیری بێن مرحبا چۆنی مەجید دەبینم ئەو زەمانەی لە مامی خۆت ناپرسی مەجید ئاهی کاک ساڵح ئەمن ئێستا زۆر گۆڕایمە ئەمن ئێستا کاسب بوویمە و چیناییم هەیە و ئێستا ئازمە هەموو شتە چینایە ئەو شتانە کە پێشترێکە دەبکێ زۆر پەشیمان بوویمەوە قەت تومەتت ئەوەی کە کردیتم زۆر پەشیمانم زۆر باش زۆر باشە مەجید بە خۆت دەزانی
ئەوە ماوەی زۆرە ژنم بردیە ئەوجا خەڵکیش داوای خیری بەهاری دەکەن مححمەد گەورە بووە بەهار؟ بڵێ ئەمیش دەرێم ئەوجا ئەگەر بکرێ ئەمن پارەی خیری بەهاری دەدەم و ئێ قوربان ئاتوش چاک دەزانی ئەم بێژنم قوربان شەهلەی کچتم ئێ قوربان کێ دەزانی ئەم بەهارم کوشتە دوایە ئەمن کە بەهارم کوشت کێ دەرێ ئەمنم قوربان مەجید لە زیندانێ نامێنان خۆت کۆتت مەجید لێوارێ مەلایەک و شالەی لەگە خۆت دەینێرە قوربان تو شەهلا فەرقتان زۆرە قوربان پێم گوتی شەهلەی دەینێرە ئێوارێ لەگەر مەلایەکی بۆ دەفم بە شالا من خۆشەوێ جارێ ڕۆستم وەختی لەوە نییە بابم بۆ نەهاتەوە باکت ها باکە دێتەوە دێتەوە باشە ڕۆستم کێ بەهاری کوشت دیسان ئەو ساڵعۆکە وازمان لێ نانی وا چ بووە ساڵعۆک ساڵعۆک چی دەوێت ساڵعۆک ساڵعۆک داوای شەهلەی دەکا شەهلە
شایلا بڵێ دەزانی شێ بەهاری کوشت کێ بەهاری کوشت مەزیدی بابەت بابم سەحیش دیواناکە باز لەو قسانە بێنە بەخوای بەڕاستیمە پۆلیس لە دوای قاتیلی بەهاری دەگەڕێت وەختی ئەو قسانە نییە بابم وانەوە کاکەت باش مەجیدۆک بەڵێ گەورە محەممەد و سەعیدۆک بوونە ئەو پیاوە بربەرەکانیم بکەن ئی قوربان چەند زار پێم گوتی هەموو هەر ئیشەکە دەکرێت زانامەکە دەکوچێت لەمە ئەو سەعیدۆکەیە کورەهەی خوێڕی هەر ئێستا سەعیدۆکم لۆ دەکوژی زۆر تاکە دنیاکەمە دوای دەگاتەکەمان سەعیدۆ چی بکوژم ستا سەک تۆپی دەکەم یاڵا چاو ببینم قوربان ئەوەیشی بەزە ناوتانێت چی دێکاکە قوربان مەزدی مامم دەیهەوێ ئەو شوێ مام سەعیدی بکوژی زۆر باشە باش بکەیت مەجیدم دەوێت لە بن عەردیش بی هەر ئێستا بۆم پەیدا بکەیت وەرینە بێزۆر ئاگاداری خۆمان بەخە دوامانەوە ئەوڵ خۆمان دەرباز کرد
بۆ احترام بە تاوانەکانت ناکەی دەزانی ئەگەی احترام نەکەی بە تاوانەکانت ئیجرایەک شکردێکە دەکەی قوربان من بێتاوانم بێتاوانی چی؟ زیاتر لە 6 کەست کوشتیە کێ ئازادی کوشت؟ ها؟ نازانم چۆن نازانی وەرە بیبەن بەرە گەورە بیبەن بسیژن سالك هاتم قربان مزيد هاتيه بابي مزيد رامو كوب هالد بوكشتم دمي او سالعود شنو بكش مزيد لبرچی لەبەر ئەوەی جەرجی داخ کردووم چەند پارەشت دەوێ لە خزمەتتدایە ساڵح بووە ئەو پیاوە بەربەرەکانی من بکە زۆر ساکە ساڵحۆک تو بڕۆ بە خۆم چارەی دەکەم خوابی صالح لچێ نازانم سعید لچێ نازانم ئەی سەگە بەب بڕۆندارکاری بکەن دەبنە بەرچاو
شنو أنا سلام عليكم أي أركانا كنا وسنا Oi, begitu. Agak lupa kahena ke bahasa yang itu tu. Agak lupa. Iya, bah. نازنم
باكر خلوص يا عريتو ايرا وريابا رو رستم يرد بي باش انا تجي عادي باشا باش تجي ليه عملوا لي الدنيا عمل جسيه هيدا كشم رستم رستم بكر سيرت انا ما دهرت رستم
چی دی هاتەوە بڕۆ دوای